نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد باشترين كلامي خواي پروردگارا كل قرآني پیروزا أي فرميو باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم وخرابترين ريقا وريباز أو ريقا وريبازانيك بيچواني قرآن سنة وهر بيچوانيكيش بو ريبازي خوا و پیغمبري خوا بتأكيد برا كانم سرگردانية اتربلات نوتيجيكيا بي هر سرگردانی و ماڵ وێرانیە بەلا ئیهمالیەکەیشا بێ هەر سەرگەردانی و ماڵ وێرانیە خەیری ئومور وەسەتەکەیە وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله هەر کاتێک ئێمە بەم لاو بەولا لاماندا زیادە ڕەویمان کرد جگە لەوەی کە لە قورئان و سنەتە هاتووە شل ڕەویمان کرد جگە لەوەی کە لە قورئان و سنەتە هاتووە دڵنیابن ماڵوێرانی و سەرگەردانی لە دوایە برا خۆشەویستەکانم لە هەفتەی پێشووە باسی گرنگی کردەوەکانی دڵ و دەروونمان کرد باسی ئەوەمان کرد کە کردەوەکانی دڵ و دەروون زۆر گرنگە ئینسان بەڵکو ئیمان لەسەر ئەوەدا ئەمەزرێ ئەساسی ئیمان لە دڵایە پاشان دڵ ئەیدا بە زمان پاشان ئەیدا بە کردەوەکانی جەستە و لاشە و عەمەل ئەکرێ یعنی ئەگەر دڵدا نەمەزرێ شتەکانی تر هەمووی خراپە هەمووی خراپە برا بەڕێزەکانم هەمووی لاڕێیە جا لەبەر ئەوە من لە هەفتەی پێشوە گەشتینە ئەو خاڵە وتم هەرچی فەرزەکانی ئیسلام هەیە هەرچی واجباتی ئیسلام هەیە هەمووی جەخت لەسەر عەمەلەکانی دڵ ئەکاتەوە یعنی فەرزەکانی ئیسلام بۆ ئەوەیە فەرز کراوە تا دڵ و دەروونت پاکاتەوە قەدەغە کراوەکان کە خوا قەدەغەی کردو بۆ ئەوەیە تۆ دڵ و دەروونت پاک ببێتەوە براکانم مەسئلەکە زۆر خەتەرترە لەوەی کە ئێمە تەسەووریەکەین هەر کاتێ دڵمان غەل و غەشێکی تێکەوت هەر کاتێ دڵمان ژەنگی گرت ئەبێ زوو فریایی کەوین ئەگینا تەنیا بە کردەوەکان بە نوێژێک کە سەر بدەیتە زەویە و دڵت ئاگای لێ نەبێ مەقبول نییە لای خوای تەعالا هەر لەبەر ئەوە با لە ئەرکانەکانی ئیسلامەوە بێگرین حتى تەنانەت لە ئەرکانەکانی ئیسلام لە یەکەم دەنیکیانەوە لە شایەتمانەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم
لحديثي صحيحة أفرمي هركسي الشايتمان بينيو يعني الشهايتمان شنجار وتمانة يعني شهادة إيمان واتا شايتدان كمن إيمان دارم أو معنى شايتمان هركسي بلي أشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله خالصا من قلبه للروايات ترى عليه مستيقنا بها دخل الجنة. هركسي شايتمان بيني لناو ضليوا شايتمان بيني يعني مخلص به يعني لا لكان قاي ضليوا درشي أو كسيه كأروات بهشت درباري نويش كالركن الدهمي أركان كان إسلاما خواهي تعالى لقرآن بيروز أفرمي وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. خواهي تعالى أفرمي نويش بك أي مسلمان أي بيغمري خوا أي أو كساني شويني بيغمري خوا كوتون صلى الله عليه وسلم نويش بكن خواهي تعالى أفرمي نويش بكن إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر براسي نويش إنسان لخرابة وخرابة كاري دور أخاتوا لحديث هاتوا معناكي صحيحة سندكي ضعيفة معناكي صحيحة من لم تنهه صلاته عن الفحشاء والمنكر لم يزدد من الله إلا بعدا. هر كسي نوێژەکەی ئەگەر لە خراپە و خراپەکاری دووری نەخاتەوە یعنی دڵی نەگۆڕێ لەوە زیاتر لەخوا دووری خاتەوە هیچ سوودێکی پێ ناگەێنێ. یعنی نوێژ ئەبێ بتگۆڕێ یعنی ئەبێ بتگۆڕێ ئەبێ وات پێ بکە لە کردەوەکانی لاشە تا دەرکەوێ کە تۆ ئیمانداری. ئەگینا من وا دەرخەم ئیماندارم خۆم وا دەرخەم پیاوێکی چاکم بەڵام ئەژدیهای دووسەرم لە ژێرەوە ئەوەی نەشی ئەیکەم لە قەتڵ لە خراپەکاری لە فەساد ئەوەی خوا پێی ناخۆش بێ ئەیکەم ئیکەوا بوو معنەوەیە من ئەو نوێژە هیچ سوودێکم پێ ناگەێنێ ئەو نوێژە نییە کە ئیسلام داوای لێ مەکا. زەکات دووهەم ڕوکنی یان سێهەم ڕوکنی ئەرکانەکانی ئیسلامە. خواهي قولة لقرآن بيروزة أفرمي خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. أي محمد صلى الله عليه وسلم زكاة لمسلمانان وربقرة صدقيان لي وربقرة تاوكو باكيان كاتوا تاوكو خذ من أموالهم صدقة تطهرهم خويان باكاتوا وتزكيهم بها وما لكيشان باكاتوا كوابو زكاتيش هدفي سركي لزكاة دان باكردنوي دلو درون كان درباري حج بونو من يكيك لقورترين ركن كاني حج يكيك لقورترين شعائر كاني حج كالخواي قورة لقرآني بيروزا باسيكا سربرينا واتا فدية دانا يعني سربريني حيوانا بو خواي پروردگار او يكيك لا قورترين شعائر حج دي خواي تعالى أفرمي ونزانا يعني كاتي أو حيوانا سربرن خواي تعالى بيوسي بغوشتكيتي يا بيوسي بخوينكيتي لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. خواي تعالى خوينك وغوشتكي ناوي خواي تعالى التقوى كي ناو دلي توي اويا مسألة كان أبي إما بجواني لما موضوعانت يبقين خواهي تعالى أيويت أو ضلي كمليكي لاشة أيويت دلت بقوري كدلت قورا دلت باش بو إصلاح بو تشاك بو همو لاشة تشاك أبي بلام كدل فساد بو همو جست فساد أبي. روجو خواهي تعالى لقرآن بيروزة أفرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام روجو تان لسر فرز كرا شون كما كتب على الذين من قبلكم شون لسر أمتكاني بيش إيوة فرز كرا بوشي كوتاي آياتك بتشي هاتوا لعلكم تتقون
تاوەکو تەقوا لە ناو دڵتانە دروست بکە. والله براکانم ڕۆژ و خوای تەعالا چی پێویستێتی ئێمە تینوو بین؟ چی پێویستێتی ئێمە برسیمان بێ؟ چی پێویستێتی؟ خوای تەعالا پێویستی نییە. خوای تەعالا دڵمانی ئەوێت دڵمان زیندوو کاتەوە. ئەگینا ئەگەر ئێمە بەردەوام تێر بین و بەردەوام پێویستمان بە خواردن و خواردنەوە بیر لە فەقیر و هەژارەکان ناکەینەوە. تەقوای خوا لە دڵمانە جێگیر نابێ. بۆیە هەدەفی سەرەکی ڕۆژوش ئەوەیە. بۆیە برا بە ڕێزەکانم، پاکردنەوەی دڵ و دەروون سەبەبێکە و هۆکارێکە بۆ چوونە بەهەشت. پاکردنەوەی دڵ و دەروون هۆکارێکە بۆ چوونە بەهەشت. یعنی هۆکاری سەرەکی چوونە بەهەشت پاکردنەوەی دڵ و دەروونە. لەبەر ئەوەی خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ ومن يأته مؤمنا قد عمل الصالحات فأولئك لهم الدرجات العلى جنات عدن تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك جزاء من تزكى. هەر کەسێ خۆی پاکاتەوە، دڵ و دەرونی پاکاتەوە، کردەوەکانی ڕاست و ڕەوان بێ، بیر و باوەڕێکی ڕێک و پێک و معتەدیل و وەسەط و میان ڕەوی هەبێ، فأولئك لهم الدرجات العلى وذلك جزاء من تزكى. ئەوەیە پاداشتی ئەو کەسەی کە خۆی پاکاتەوە. وسيجنبها الأتقى. ئاگری جەهەنم کێ لێی پارێزرێ؟ الأتقى، ئەو کەسەیە کە بەتەقواترینە. ئەی کێیە بەتەقواترین؟ الذي يؤتي ماله يتزكى. ئەو کەسەیە کە ماڵەکەی ئەبەخشیە تا خۆی پێ پاکاتەوە. کەوابوو دڵە ئەساسی هەموو شتەکان. برا بە ڕێزەکانم، هەروەها خوای تەعالا لە سوورەتی حەج ئەفەرمێ فإنها لا تعمل أبصار. ئەفەرمێ ئەگەر ئینسان کوێر بێ، کوێری ئەوە نییە چاوت کوێر بێ، چاوەکانت کوێر بێ. یانێ کەس واتی ئەگا کوێر ئەوەیەوە چاوەکانی کوێرە. فإنها لا تعمل أبصار ولكن تعمل القلوب التي في الصدور. ئەو دڵە کوێرە بێ کە ها لە سێنگتا. مەبەستیشی پارچە گۆشتەکە نییە. خۆتان ئەزانن دڵ چییە. دڵ ئەو شوێنەیە کە تایە ئینسان هەست و شعور و ویجدانی ئەجوولێ. ئەوە کوێرە بێ. ئەگەر کوێر بێ ئەوە کوێرە بێ. جا وای پێتێ ئیتر حەق و ناحەق لە یەک ناکەیتەوە. وای پێت دێت نازانی کامە حەقە و کامە ناحەقە. وای پێ دێت شتەکانت لێ تێکەڵ ئەبێ. من ئەمڕۆ لەو مزگەوتەی خۆمان لە سلێمانی کە نزیکی ماڵمانە ئیمامەتی نوێژی بەیانیم بۆ کردن، جا باسی بابەتێکم و ڕژاند. پێم وتم برا بە ڕێزەکانم، خەڵکێکی زۆر ماشەڵڵا دێ بۆ نوێژی بەیانی، وتم برا بە ڕێزەکانم ئێمە شتەکانمان لێت تێکەڵ و پێکەڵ بووە. زۆرێک لە ئەهلی ئیمان شتەکانمان لێت تێکەڵ و پێکەڵ بووە. وتم بۆ نمونە زۆر شت هەیە کە ئێمە ئەنجامێ دەین و کێشەی لەسەر دروستەکەین لە ناو خۆمانە. وتم جاری وا هەیە ئەو شتەی کە ئێمە کێشەی سنەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. سنەتێکە بۆ نمونە عالمێک ئەڵێ سنەتەوە کە ئەڵێ سنەت نییە. یعنی ئەو کەسە کە بیکە پێغەمبەر پێناسەی سنەت ئەوەیە کە ئەجر و پاداشت دەسەوێ ئەگەر بیکەی، بەس ئەگەر نەیکەی هیچ گوناحێکت ناگە. بۆ نمونە یعنی سنەتی پێشی جمعە بیکەی یا نەیکەی. هەندێک عالم ئەڵێن بکرێ و هەندێک ئەڵێن نەکرێ. مەسەلەن قنوتی بەیانیان بخوێنرێت یان نەخوێنرێت، ذکرەکان وە دەنگ بەرز بەیان دەنگ نزم بێ، ئەمانە سنەتن. بکرێ نەکرێ کێشەیەکی زۆر گەورە دروست ناکات. وتم جاری وا هەیە لەسەر سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. تۆ لە ناو دڵتا حەقت لە مسلمانێکە لەگریت. قین بوون لە مسلمان گەورەترین کەبائیرە. لەسەر سنەتێ قین لە مسلمانێکە لەگری، بەڵکو نەک بەوەش لچیشی لێ هەڵە قورتێنی، چاویشی لێ قرپێنی، بینیمە بە چاوی خۆم. لە خوای تەعالایش ئەفەرمێ وەیل لكل همەزەة لومەزە. وەیل و ئاگری جانم بۆ ئەو کەسانەیە کە لچ لە مسلمانان هەڵە قورتێنن، کە چاویان لێ ئەقرپێنن. لەوەش گەورەتر غەیبەت یەکات. وغیبەتی شێکێکە لە کەبائیرە گەورەکان کە هەندێک لە عولەما ئەڵێن لە زینا گەورەترە. وتم کابرا غیبەتەکە وڵات چییە؟ فڵان کەس سنەتێکی پێغەمبەر جێبەجێ ناکە.
یا سنەتێکەکە غەیب چۆن شتەکانمان لێ تێکەڵ بۆ براکانم دڵ کە کوێر بوو کوێرە بێ دڵ کە کوێر بوو کوێرە بێ شتەکانت لێ تێکەڵ ئەبێ جاری وا هەیە ڕۆژێکیان لەسەر شتێک کە لە نەسوودەتە و نەفەرزە بۆ نمونە یعنی فاتحە خوێندن لە تەعزیە بیخوێنی دوعا بکەی ئەمە شتێک نییە یعنی وارد نییە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیلا بچی بۆ پرسە ئیلا فاتحە بخوێنی خۆ گەر یەکێکیش فاتحە بخوێنی ئاەتێکی قورئانە و هەدیەیەکە ئینشاء الله هەندێک عولەما ئەڵێ نەگەیت بەڵام خۆ گەر نەیشی خوێنی ئاساییە ڕۆژێکیان لە تەعزیەکە دانیشتین باسی فەزڵی سوورەتی فاتحەمە کرد ئەو کاتە باسی نەوەتەکانەکەم کابرایەک لەوێ دانیشت و دیار و مەسئول و بڕێ حیمایە و شتیشی هەبوو ئیتر کە من قسەکانم تەواو کرد وتی مەلا پرسیارێ وتم بەڵێ وتی مەلا ئەی ئەوانە چین وایەژن فاتحە نییە وتم ئەوانەی ئەڵێن فاتحە نییە وتی بەڵێ وتم جەنابەت نوێژەکەی یا نوێژ ناکەی وتی نا تو علاقەت نییە وەکیل خوانیت نوێژ لا وتم تۆ من پرسیارت لێکم نوێژەکە یا نوێژ ناکە وتی نوێژ ناکەم دەیوتم تو علاقەت بە فاتحەوە نییە فاتحەی نوێژگەرەکانە تو عقدشی ئەیوانە فاتحەی ئەهلی ئیسلامە تو خۆت نوێژ ناکە هاتی محاسبەی خەڵکەکەی فاتحەیە فاتحە عقد چییە تو ئەمە شتەکان لێ تێکەڵ بووە یعنی شتی ئەگەر سنەت بێ یا سنەتێک نەبێ سەیرەکەی ئەو گەورە بووە تۆ لەلای کردوێتە فەرز بەس نوێژ کە ڕوکنی گەورەی ئیسلامە زۆر اعتیادیایی کایانەکە من وەکیل خوانیم تۆ ڕاستە من وەکیل خوانیم بەس کە نوێژ ناکەی علاقەتش نەبێ لە فاتحە ئەمەیە مەسئلەکان براکانم ئەمە کێشەکانی ئێمە ئەهلی مزگەوتی جار وایە ئەو شتانەمان لێ تێکەڵ بێ غەیبەتیەکەکەین هەر لە ناو مزگەوتە چەند جار بیستمانە و ئەبیسین و ئێوەش بیستوتانە هەر غەیبەتێک لە ناو مزگەوتە لچ لە یەکتری هەڵە قورتێنین چاو لە یەکتری ئەقرپێنین دڵمان لە ناو دڵەوە حەقدمانەیە بەرامبەر بە یەکتری بگرە جاری وایە هەر ئەهلی نوێژە ئامادەیە زەرەری گەورە بە ئەهلی نوێژ بگەێنێ لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرمێ إن الله لا ينظر إلى صوركم هەفتەی پێشوش باسم کرد ولا إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوای تعالی تەماشای جەستە و لاشە ناکە جوانترین کەس بێنە جوانترین پۆشاک بکەرە بەری نوێژیش بکە خوای تعالی تەماشای ئەو شتانە ناکە هیچ تەماشای ناو دڵەکە ناڵێ ئەمە کەلپەلەکەی جوانە و شکلی جوانە با نوێژەکەی لێ قبول بکەم نە دڵی پاکە ئەگەر دڵی پاکە نوێژەکەی لێ قبوڵە بێت دڵی پاک نەبێ بە تەمای نوێژەکە نەبێ بۆیە پیاوچاکان زۆر ترساون لێیان قبول نەکرێ یەکێک لە پیاوچاکان ئەڵێ ئەگەر خوا وعدم پێ بدا بس بزانم خوای تعالی دوو ڕکات نوێژی لە ژیان ما قبول کردبێ ئیتر لە خۆشیە نازام چی بکەم ئیتر جەشنمە و شادیمە حەزەکەم بمنێتەوە دوو ڕکات یعنی ترسیا ئەوەنە نوێژ و عیبادەتی کرد ترسیا خوا دوو ڕکاتی لێ قبول نەکە چونکە تر ئەزانێ قبولکردن شەرتی چەند گەورەیە پیاوچاکێکی تر ئەڵێ ئێمە 6 مانگ بەر لە ڕەمەزان داوا ئەکەین خوای تعالی بمانگەیەنتە ڕەمەزان بەس کە ڕەمەزان تەواو بوو 6 مانگی تر داواکەن خوا لێمانی قبولکە چونکە کێڵێ خوا لێمانی قبولەکە لە حەدیثی شەهاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ حاجی وا هەیە ئەڕوا بۆ حەج ئەوەیە لەبەیک اللهم لەبەیک خوای تعالی پێ ئەفەرمێ لا لەبەیک ولا سعدەیک وعملك مردود إليك لا حول ولا قوة إلا بالله پارەی حرامە بەواسطە واستەکاری خۆی گەیانەتە ئەو شوێنە بۆ ئەوەی کەشیدەیەکی دەستکەوێ پێی بڵێن حاجی یا ئیسە کەشیدە نەما کڵاوێکی سی بخاتە سەری بۆ ارتیحال هەرەوە حەساوە بەخوا کڵاوت لەسەرا نەبێ کەشیدەت نەبێ ئەگەر وە دڵ و حەجێکت کردبێ یعنی ئەسڵەن ئەگەر وە دڵ و نیەتت هێ نابێ ناوتیش دەن نەچوو بێ بۆ حەج تۆ حاجیت و لای خوا مەقبولەتەوە إن شاء الله تعالى كوابو قبول للضلاء قبول للضلاء أبي زور آقامان ليبي برابر رزقانم حذيفة كري يمان صحابي بيغمر صلى الله عليه وسلم أو صحابي كزور جارباسي فتنة من بو أجرته فتنة يما إلا زماني فتنة يس هاي إلا زماني كابراء يوارب بياني مسلمان يوارب كافر به بيغمر صلى الله عليه وسلم فرميه يصبح مؤمنا ويمسي كافرا لا حول ولا قوة إلا بالله بياني مسلمان يوارا كافر به يوارا مسلمان بياني كافر به پارە دنیا ماڵ شهرەت منصب هەموو مانی خەڵەتان دووە
هاي لزماني فتنة أويك لحادثي في غمرات وصلى الله عليه وسلم باسي فتناك لم زمانة تياتي بويا مسلمان بزور وريابي لها مو كاتي زيادة أبي وريابي أم دل زور خطر برا كانم دل بويا العربية بيوتري قلوب يا قلب لبروي زو أقوري زو قلب بيتوا زور أقداري دلانتان بن زور أقدار بن زور جار پنا بگرن خوا وكو پیغمبر پنا يگرد خوا اي فرمو اللهم يا مثبت القلوب ثبت قلبي على دينك اي او كسي كدلكان بدسيتويا اي او ذاتي كدلكان بدسيتويا هالي جيريتوا يا ربي خوايا ضل ما ثابت كي لسر دين داريت يكت زور مهمة ام دعايا بكي زور مهمة جاء حذيفة كريمان فرمي اول ما تفقدون من دينكم الخشوع يا سبحان الله يا كم شت يا كالذين كتا ناميني يا كم شت كالذين تانا ناميني خشوعة لن يوجه يعني ضلا كزي ضلا لرزة كاتي اترسيها لناو يوجه جار وهي واستاوي على خطو قريانة قريو لرزيك قرية تزيدتك يانتا يا كم شت يا كالذين كتا ناميني لن يوجه خشوع ناميني كابرا على من يوجه كم قوالي قرية خوا قرزاري منه اولا يوجه مباي كردا خوا قرزاري منه بخوا بم جوي خوا بيستومه أول ما تفقدون من دينكم يا من تفقدون من دينكم الخشوع وآخر ما تفقدون من دينكم الصلاة آخر شتيش كالذين كتا ناميني أصلا نيوش حد نيوشكش ناميني أصلا روج يديت وجسم لا شيش نيوشك ناكن والرب مصل حذيفة فرمي لو أنا عندي نيوشقرها بي لا خير فيه لا حول ولا قوة إلا بالله كل براينا ما قشتي باسي ماك رب مصل نالي اوي على سرجع دو اوي عرق اخوا اوي نازام نايبون يوج اوي هندين يوجر منو تو رب مصل لا خير فيه هيج خيرك تانا ماوا ويوشك ان تدخل مسجد الجماعة فلا ترى فيهم خاشعا نزيك بوتو زمان بيت بانا بروي تناو مزقود بونيجي جماعات بيارك تانا بيني خشوعي هبي هبوي جستي ديتا مزقود هموي جسيدة دلينا يبو مزقود قلوب معلق بلا جوامع النية كم بوتوا زور كم بوتوا برابر ريزا كانم بويا أبيني جاري واهي أهلي نيجا خلق لأمني لمكري أمين نية أهلي نيجا ليه أترسي بنابي نيجا وحرتشينا شيء أكري أخ ويك يا شكان أوي نقبت يا كان أوي قرب سر يا كان أو هم قتل عامك أكريه لعالما كيكا زور بي لكاتي ديتا كاتي نيوش سيركا نيوشكاو بلكو لو أنا جماعتيش بكاو لو أنا بلام كاتيكيش كاتا كيتريش ايتر شلم كويرم نا باريزم برسيار لك هيش ناكاو برس بهيش ناكاو وكيفي خوي بربيتا عرزو شرفو ناموسو هتكي شرفو ناموسو بلكو خواني مسلمانان بلكو مالي مسلمان اوي نشيكا لا حول ولا قوة إلا بالله داوا كارم خواهي قورو بخاتنا وجوانا كاني خوي لفتنة آخر زمان من باريزي يا ربي هداية من بدي يا ربي إصلاحي حال من بكي يا ربي خواهي بخاتنا وجوانا كاني خود ضل من پر لنور بكي يا ربي خشوع بخيت ضلكان معنا ولا نيوجا يا ربي خواهي بخاتنا وجوانا كاني خود لفتني آخر زمان من باريزي يا ربي خواهي كردستان لهمو بلا مصيبتك باريزي يا ربي لهمو فتنة آجاويك بباريزي يا ربي هركس يخرابي أبي بو أمولاتا يا ربي خواهي بخاتنا وجوانا كاني خود بدردي خو مشغول كي يا ربي خوايا هر کسی چاکی ابي چاکی بو بكي يا ربي خوايا بخاتنا وجوانا كاني خود لباراني رحمت ببشمان نكي يا ربي دغلو داني ام كردستان پر بركت كي هر وها ولاتاني تري اسلامش يا رب العالمين يا ربي خوايا بخاتنا وجوانا كاني خود بخاطر اسم عظمي خود يا ربي لماني قبول كي امن وجيك اي كين يا رب العالمين خوايا نمان قريني تو يا ربي بدسي خالي امين 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 والحمد لله رب العالمين آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين رضي الله عنا وعنهم أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون برا خوشويس كانم
مامۆسای بەڕێز و خۆشەویست مامۆسا سەعید نورسی بەڕەحمەت بێ کە زانایەکی گەورەی کوردستانی تورکیایە کە لە ساڵی 62 یعنی ئەم سەردەهینی پێشوو سەدەی پێشوو لە ساڵی 62 وەفاتی کرد بەڕەحمەت بێ یەکێک بوو لە گەورەترین زانایانی ئیسلام بە تایبەتی لە بواری دڵ و دەروونە دڵ و دەروونی زۆر کەسی زیندوو کردەوە لە زەمانێکە کە دڵ و دەروونەکان زۆربەی مردبوون ئەو زیندوی کردەوە بە فەزڵی خوا ئەو پیاوە بەڕێزە ئەفەرمێ لە وتەیەکە و ئەزانم هی ئەوە و بە ناوی ئەوە بیستومە ئەفەرمێ لە پێشا کاتێک کە دەسم کرد بە دیندارێتی و بە قورئان خوێندن و بە دراسەی قورئان و ئەمانە ئەڵێ کاتی ئەم ڕێگایم گردە بەروتم هەموو دنیا ئەگۆڕم یعنی هەموو دنیا چاکەکەم ئەڵێ پاش ماوەیەتر بۆم دەرکەوت کە دنیا بە من چاک ناکرێ وتم هەموو تورکیا ئەبێ چاک بکەم ئەو وڵاتەی کە تایە ژیا وتی سەیرم کرد تورکیاش بە من چاک ناکرێ ئەمجا گەشتە شارەکەی خۆی وتم هەموو ئەو شارە هەمووی چاکەکەم ئەڵێ سەیرم کرد شارەکەش بە من چاک ناکرێ دوای ئەوە وتم خێزانەکەی خۆم و عەشرەت و بنەماڵەکەی خۆم چاکەکەم سەیرم کرد ئەوانیشم پێ چاک ناکرێت دوای ئەوە بڕیارمدا کە خێزانە بچکەکەی خۆم چاک بکەم کە خێزان و ئەوانەی کە لە دەوروبەر ئەو خێزانەی کە تایە ئەژیا ئەڵێ دوایەوە بۆشم دەرکەوت ئەوانیش بە ئاسانی چاک ناکرێن دوای ئەوە بیرم کردەوە وتم باشە بۆ وایە ئەم دنیاە دراسەم زۆر کرد ئەفەرمێ لە ئاخری حیاتی ئەمە طبعا ناسیحەتی تەلەبەکانیەکە لە ئاخری ژیانیە ئەڵێ ئێستا بۆم دەرکەوت کە ئینسان من شێوازی ئیشەکەم غەڵەت بوو بەڵکو ئەبێ ئینسان یەکەم جا دڵی خۆی چاک بکە و خۆی چاک بکە دوایەوە ئەتوانێ خێزانەکەی چاک بکە دوایەوە ئەتوانێ عەشرەتەکەی چاک بکە دوایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئابە و شێوە کردی بەس من وامەزانی لەو لاوە دێ بۆ ئەملا بەس نازانم ئەبێ لەیرۆ بڕۆ بۆ ئەوێ بۆیە پیاوچاکان فەرمویانە بە ئێمەی بانگخواز بەوانەی کە بانگ ئەکەن بۆ لای خوا جا ئەو کەسانیشی کە بانگ ئەکەن بۆ لای خوا وا نەزانی تەنیا مەلاکانی مزگەوتن یا تەنها ئەوەی وا لە تەلەڤیزۆنەکان نووسراوە بانگخواز فڵان کەس بانگخواز هەر کەسێکە کە دینی خوای پێگەیشت ئەبێ بیگەێنێت ئیمڕۆ شایەتمان بانگی خوات پێگەیشت گەرێت تۆش ئەو بانگە بگەیت یەکێکی تر ئیتر وەریگرد نەگرت تۆ گوناحبار نیت پێمان ئەفەرمێ ئەصلح نەفسەک وەدعو غەیرەک ئەفەرمێ پێشا خۆت چاکە ئەمجا بانگی خەڵکی بکە چونکە خۆتت چاک نەکرد براینە بڕواتان هەبێ ناتوانی بانگی خەڵکی بکەی ئەوەش نەسی ئاەتی قورئانە کە خوای تەعالی زۆر جار تەئکید لەسەرەوەکە کە یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون بۆیە ئیسلاحکردنی نەفس زۆر زۆر مهمە و هەموومان ئەبێ هەوڵ بدەین لە سەردەمی پێغەمبەر سولەیمانە خوای تەعالی سولەیمان جاری وا بوو فەرشێکی ڕائەخست خوای تەعالی ڕیحی ئەنارد بایەکی ئەنارد ئەیدا بە ژێری فەرشەکەیە وەکو تەیارەی ئەم زەمانە سوورێدا بە هەموو دنیاە ئەوە یەکێک لە موعجیزاتەکانی پێغەمبەر سولەیمان بوو عەلەیهی السەلام خۆی و عایلەکەی و خێزانەکەی لەسەر ئەو هینە بوون بە ئاسمان ڕیانە کرد و سەیری عەرزێ کرد و سەیری خەڵکیە کرد گوێی لە کابرایەک بوتی یا سبحان الله خوایە گیان یعنی لە پێش لە ئاسمانەوە وتی سبحان الله خوایە بۆ ئەو مڵکەی کە بە ئالی داودت داوە سبحان الله پاک و بێگەردی بۆ تۆ خوایە بۆ ئەو مڵکەی بە ئالی داودت داوە یعنی مڵکێکی زۆر گەورەیە ئەڵێ سولەیمان بیستی و داوای کرد لە خوای تەعالی بیان نشێنێتەوە ئەڵێ نشتەوە لای کابراو وتی ئەوە چی دوت ئەو کەلیمەیە دووبارە کردەوە وتی واللهی يعني عجائب من لوديك خوای تعالى ام ملكي داود سبحان الله خوای بو ام ملكي كبا آل داود الداوة سليمان فرمي والله او ملكي كبا آل داود دراوة كلقل جنا قصب كان كتيل دنيا لجير دسا مسخر بو همو دنيا لجير ملكي آل داود ابو همو اوني او كلمة اولا خير نية كوتت باكو بيقردي بو خوای پروردگار ئەو کەلیمەی تۆ هەمووی دێنێ یەک لە ناو دڵتۆ بەخالص یەک جار بڵێ سبحان الله لەوانەیە خوای تەعالی ڕەحمەت پێ بکە
یەکجار یەک ئەمانەتان بیستووە کابرا ئافرەتێک لە ئافرەتە پیسەکانی بەنی ئیسرائیل پێغەمبەر فەرمێ بەغی من بەغایە بەنی ئیسرائیل ئەچێتە سەر بیرێ تەماشاکە تووتکێ زوان ئەخشێنێتە سیر ئاوەکەکە و ئاوی ناوبیرەکە زوان ئەخشێن زۆر تینوێتی ئەویش لەبەر خاتری خوا ئەو عەمەلە بۆ خواکە دا ئەبەزێت و بە پێڵاوەکانی ئاو دێنێتە بان و ئەیکاتە دەمی ئەو تووتکەوە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بەهۆی ئەو کردەوە خوای تەعالی لە گوناحەکانی خۆش بوو چونکە لەناو دڵەوە بۆ خوای تەعالی ئەیکا بیستوتانە کە کابرایەک بەسەر ڕەسیفێکا ڕێەکە ئەبینێت چڵەدارێک ئاوا دەرچووە هەرکێ لەوە ڕێەکات لەوانەیە بچێتە چاوێ ئازاری بدە ئازاری خۆیدا ئەویش ئەڵێ وەڵاهی ئیشێکی زەروری شێ ئەڵێ لەبەر خاتری خوا ئەبێ من ئەم چڵەدارە لابم چۆن عەزیەتی منیدا بە عەزیەتی مسلمانانی تر نەدا هەر لەبەر خاتری خوا بەر ئەبێ ئەوڕێی هینە تیرە و چڵەدارەکە لە ئادا ئەی بڕێ لەبەر خاتری خوای تەعالی پێغەمبەری خوا ئەفەرمێ فەشەکەرەه الله خوای تەعالی سوپاسی کرد لەسەر ئەو کردەوە بەس لەبەر خاتری ئەو کردەوە خوای تەعالی ئەی خاتە بەهەشت و لێی خۆشە بێ جا چەند موهیمە یەک کردەوەیەک بۆ خوای پەروەردگار بکە لەناو دڵتەوە بۆیە عملی دڵ زۆر زۆر گرنگە اللهم آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد ورضي الله عن الصحابة والقرابة وتابعين والتابعيهم بإحسان إلى يوم الدين اللهم اغفر للمؤمنين والمؤمنات المسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات اللهم احفظنا واحفظ بلادنا اللهم احفظ كردستاننا اللهم احفظ عراقنا اللهم احفظ سائر بلاد المسلمين من كل سوء ومن كل شر يا أرحم الراحمين اللهم من أراد بكردستاننا سوءا اللهم من أراد ببلاد المسلمين سوءا فاجعل دائرة السوء تدور عليه يا أرحم الراحمين آمين آمين وأقم الصلاة